لەگەڵ میوانەکەم بەڕێز پرۆفسۆر دەیڤید دیڕۆژ توێژەری باڵا لە سنتەری ڕۆژهەڵاتی نزیک و ئاسیای باشوور کە لە واشنگتنەوە لەگەڵمانە پرۆفسۆر دەیڤید سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەردانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەمریکا بۆ بەرەو پێشبردننی قۆناغێکی نوێی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا چۆن دەبینن ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە چاو ئەمریکاوە چۆنە؟ پەیوەندیەکان نایابن، پەیوەندیەکان بەهێزن و هەموو کاتێک کە تۆ دەبینی کە ئێستاوەی لە سووریا، لە عێراق، لە ناوچەکانی دیکە ڕۆدا، بەڵام هەرێمی کوردستانی عێراق یەکێکە لەو ناوچە زۆر دەگمەنانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پەیوەندیەکی سەقامگیر و باش و بەهێزی هەبووە لەگەڵ ئەمریکا و واشنگتن گرنگی پێدات. باشە، کەواتە پاراستنی ئەم پێگە سەقامگیر و بەهێزە لەلایەن هەرێمی کوردستانەوە تا چەندە جێی سەرنج و تێڕوانینی ئەمریکا لە بواری سیاسەتی دەرەوە دەتوانێت ئەمریکا چی لە هەرێمی کوردستان بوێت لە بواری پاراستنی بەرژەوەندیەکانی بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە؟ پێش هەموو شتێ هەرێمی کوردستان خۆی پابند کردووە و بەڵێنی داوە کە بڵێن ئەکتەرێکی سەقامگیری بێ و لە واشنگتن پاڵپشتێکی باشی هەیە و ڕاستە پاڵپشتی ئێستا لەم کاتەدا جیابوونەوە ناکەن، بەڵام پاڵپشتیەوە دەکەن کە هەرێمێکی بەهێز بێ لە ناو حکوومەتێکی فێدراڵی باش و خاوەن سەروەریدا و دەبینن کە سەربازی ئەمریکی لەوێ هەیە لە ئۆپراسیۆنەکانی دژە تیرۆر کار دەکەن و دواتریش جیا لە بابەتی سەربازی و هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان توانیویەتی لە دژی سیاسەت و هەژمونەکانی باشە. کاتب بۆچی ئەمریکا بەردەوام بە دوای کوردستانێکی بەهێز لە نێو عێراقێکی فدراڵدا دەگەڕێت؟ چی لەم استراتژی و سیاسەتی دەوێت؟ دووشت هەیە. ئەگەر هەرێمی کوردستان با بڵێن لە عێراق جیابێتەوە، کێبێک لە کەنەدا جیابێتەوە، ئەو کاتە وڵاتەکانە بنە وڵاتی لاواز و ئەو وڵاتە کە لاواز بوو مەبەستم عێراقا ئیتر ناتوانێت خۆی بپارێزێت، کە خۆی نەپاراست ئەبێتە کێشە و شێرپەنجەیەک لە ناوچەکە وەک دەبینی لە تەنیشتیەوە ئێران هەیە، خەڵکی دیکە هەیە. ئەمە ئەم دۆخە ئەقۆزنەوە ئەمە بە کورتی پێت بڵێم لە بەرژەوەندی ئەمنی ئەمریکانیە بەڵکو لە بەرژەوەندی ئێرانە. باشە، کەواتە بۆ کوردستانی جووە باشە زۆر باشە. کەواتە سەردانەی سەرۆکۆزیران یاریمی کوردستان بۆ ئەمریکا لەم ئانوساتەدا کە بەڕێزیشتا ماژەی پێ دەکەی کاتێکی ئەستیارە بۆ ئەمریکا و بۆ هەرێمی کوردستان چی دەگەێنێت؟ ئەمریکا دەیەوێت لەم ڕێگەیەوە چه پەیامێک بە هەرێمی کوردستان و هاوکات بە هاوپەیمانەکانی دیکە و ڕکابەرەکانی لە ناوچەکەش بدات؟ پێم وابێ بینێرەکانتان زۆر باشتەیەکەن لە ئەمریکا و لە هەرێمی کوردستان. من بەداخەوە لە ڕووخاندنی سەدام بەشداریم نەکردووە، بەڵام دڵنیام لەوە و قسەشم لەگەڵ ئەو کەسانە کردووە کە لەوێ بوون ئەو کاتێک کە بەڵام هاتوومەتە دهۆک من و شارەزام لە خەڵکی کوردستان، ئاگاداری خەڵکی کوردستان و مێژووی کوردستانم. بۆیە هەرێمی کوردستان کە ئێستا بە بەراورد کە ئێستا ئەیبینم زۆر گۆڕاوە، هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی زۆر زۆر باشتر، زۆر بەرەو پێش چووە و ئەبینی ئەوەی کە ئێستا ئەمڕۆی بە لە شاشەی بینین هەنگاوێکی دیکەی گەورەیە بە ئاراستەی خۆشگوزەرانی سەقامگیری سربەخۆیی وزە و هەرێمی کوردستان شانی داوە. من دەتوانم بڵێم بوونەتە نمونەیەکی جوانیش بۆ کوردانی دیکە لە پارچەکانی دیکە سەیری سووریا بکەن کە ئێستا چاو لەیەوە دەکەن و هاوکاری ئەوانن لە تورکیا لە پارچەکانی دیکە. بۆیە ئەم
پەیوەندیە زۆر گرنگە تەنهاش بابەتەکە نەوت و پارە نیە بەڵکو شتیکەی بەدواتان باش ئاماژەت پێبێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە کرد بە تایبەتی کە کۆمەڵی گۆڕانکاری لە وڵاتانی دەوروبەری عێراق و هەرێمی کوردستانیش ڕوویان داوە هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت کاریگەر بێت لە پاراستنی هاوسەنگی هێز لە نێوان هاوپەیمانە ناوچەیەکانی و هاوکات لە نێوان هاوپەیمانە نێودوڵەتیەکانیدا لە کاتێکدا هەموو کاتێک ڕۆڵی بێلایەن و نێوەندگیر و ئاشتی خوازانەی گێڕاوە لەم هاوکێشە سیاسیانەی کە لە گۆڕاندان. تاکە شتێک کە ئەگە 20 ساڵی ڕابردوودا سەیری بکەی و ئەمریکا بەردەوام بوونی هەبووە لە ناوچەکە لە هەرێمی کوردستان تاکە شوێنەکە لی نەکشاوەتەوە هەرێمی کوردستان لە ناوچەی دیکە کشاوەتەوە بەڵام لە هەرێمی کوردستان نەکشاوەتەوە ئەمە پەیامە دواتر بینیتان کە داعش هاتەوە ناوچەی دیکە ناچار بوون کە ئەمریکا بێنەوە و شەڕی داعش بکە و ئەمریکا هێشتا لەوەیە و بەردەوام لەگەڵ هێزی پێشمەرگەیە و لە شەڕی داعش پێکەوە بوون شان بەشانی یەک دەبێت بڵێم کە گەورەترین بڵین هێزێکی زۆری لێوە هەیە گەورەترین قوسڵخانەی لێوێ کردوێتەوە ئەمانە هەموو پەیامی زۆر باشن کاتێک کە تۆ باسی ئاسایش دەکەی کە سیر دەکەی بەژەوەندی ئەمریکا تا چەند هەیە لەوێ ئەو کاتە دەبینی کە تا چەند بەژەوەندیەکان و ئاسایش هەرێمی کوردستان هیەوەیە کە بپارێزێ بەداخەوەی کە لە بەشەکانی دیکەی عێراق هەیە پاراستنی بەژەوەندیەکانی ئێرانە نەکو پاراستنی بەژەوەندیەکانی خۆیان و با بڵێن وڵاتانی دیکە بەڵام هەرێمی کوردستان جیاوازی هەیە و دەبینین کە ئەو هێزانەی کە لە بەشەکانی دیکەی عێراق هەڕەشە لە سەرک وەزیرانی عێراق دەکەن هەڕەشە لە ئاسایش عێراق دەکەن بەڵام لە هەرێمی کوردستان شتە نابینی. باشە توانی ڕوونتر پێمان بڵێ کە پەیامەکەی ئەمریکا چییە و بۆ کێیە ئەو پەیامی کە ئاماژەی پێ دەکەی لەم گۆڕانکاریانەدا دەبینرێت؟ ئەوەی کە ئێمە دەبینن هەرێمی کوردستان کە لە ناو عێراقێکی فێدراڵدایە ئەوەی کە ئێستا دەکرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی عێراقا لە بەرژەوەندی ئەمریکایە لە بەرژەوەندی ناوچەکەیە بۆیە ئەم سەرکردایەتی کە لە هەرێمی کوردستان هەیە پیشانی داوە کە ئەوەی ئەو هەنگاوانەی دەینێ لە بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەیە لە ڕێگەی خزمەتکردنی بەرژەوەندەکانی خۆیان و گەلەکەیانەوە بەرژەوەندیەکانی ئەوانی دیکە شێر پاراستەوە و دوجار هاوکارێکی زۆر باش بووە بۆ ئاشتی و سەقامگیری ناوچەکە وەک دەبینی ئەگەر ئەم شتانە هەبێ تۆ پێویست ناکات تۆ سەربازی خۆت بکوشت بێ لەم لاو لەولا چونکە سەقامگیری هەیە هێزێک و سیاسەتێکی حاکیمانە هەیە لە ناوچە. باشە کەواتە بەرژەوەندیەکانی ئەمریکا دیارە ئای بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ئەتوانن چی بن و هەروەها هەرێمی کوردستان ئەتوانێت چۆن کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت لەم هاوبەشی گرنگە لەگەڵ هاوپەیمانەکانی بە تایبەتی لەگەڵ ئەمریکا. وەک باسم کرد هەرێمی کوردستان لە ناو عێراقدا نمونەیەکی جوانی سەقامگیریە و بە بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق زۆر جیاوازە لە هەموو ڕۆیەکەوە کاتێک کە سەیری سەرهەڵدانی داعش و هاتنی داعش دەکەی کێ بوون ئەوانەی کە ناچاریان کردین ئێمە 2011 بکشینەوە کێ بوون دواتر وای لە هات داعش هات و داوایان لە ئێمە کرد جارێکی دیکە بگەڕێنەوە لە هەرێمی کوردستان قەتە و داوایان نەکراوە لە هەمان کاتدا هەرێمی کوردستان توانی ڕۆڵێکی زۆر کاریگەر بگەڕێت لە ناوبردنی داعش ئەمە نمونەیەکی زۆر جوانە ئەگەر ئێوە خۆشتان ئەوە نەبینن لە دەرەوە ئەمە دەبینرێت بابەتێکی دیکە جوگرافیایە هەڵکەوتەی جوگرافی کوردستانە کە یەکەوێتە کوێ بۆیە جوگرافیا ڕۆڵێکی باشی گێڕاوە لەمەدا. باشە کەواتە ئەمریکا جیاواز لە عێراق سەیری هەرێمی کوردستان دەکات هەم لا ڕووی هاوکاری ئەمنی و سەربازی بە هاوبەشی پێکردنی لە پرسە گرنگە استراتیژیەکان ئەمەی کە ئەمریکا ئەوێت لە هەرێمی کوردستان بەدی بهێنێت بە نسبەت عێراقەوە کاریگەری لەسەر داهاتووی عێراقیش دەبێت لە ناوچەکە.
من بناوي حكومة أمريكا وقسنا كم بعمر كم بلام بلام أوي كم من لي تيجيشتم أوي كم من شاوديريم كردو أوي كم من لي زانم كاتك سيري جوازي كان دكي كردستان دهاتوي كي جوانتري هيا و سياستي كي جوانتري هيا ببراورد بعراق وناوچەکانی دیکە کە بۆ گوتم کە ئێران دەستی خستۆتە ناوچەکانی دیکەی عێراق بەڵام سیاسەتێکی جوان لە هەرێمی کوردستان هەیە سیاسەتێکی کە باڵانسی تێدایە بەرامبەر بە دراوسەکانی بەرامبەر بە ئێران بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە عێراق بەرامبەر بە وڵاتانی دیکە و کەنداو ئەمە پێڵێن سیاسەتێکی جوانی باڵانس و لە بەرژەوەندی خۆی گەلەکەی سەقامگیری ناوچەکە کار دەکات ئەم جۆرە سیاسەتە بەدڵنیاییەوە هەموو کات چاوەڕێ ئەوەی لە دەکرێت کە بەرەو پێشەوە بچێت و سەقامگیری و خۆشگوزارانی خۆشتر و باشتری بەدوەدا بێت. باشە کەواتە ئەمریکاش هەر لە بەرچاوگرتنی ئەو جیاوازیان پەیوەندی و هەروەها سیاسەتی داهاتووی لەگەڵ عێراق بە جیاواز و لەگەڵ هەرێمی کوردستانیشدا دەڕێژێتەوە لە کاتێکدا لە ناوخۆی عێراق شەڕی هەژمونی و بەرژەوەندی وڵاتانە لە نێو خاکی عێراق لە ڕووی سیاسیەوە ئاڵۆز و لاوازی کردووە لە هەرێمی کوردستانیش ڕکابەرەکان لەسەرەوە بەرهێنان و بنیادنانی ژێرخانی وزە و دیپلۆماسیەتێکی بەهێزن ئەمە لە ڕوانگەی ئەمریکاوە سیر دەکرێت و چۆن دەبینرێت؟ من پێم وانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر نیگەرانی با بڵێن زۆر بابەتی لاوەکی بێ بەڵکو ئەوەی کە ئەو دەیەوێت وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان و وەبەرهێنانێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بکە واتە بە شێوەیەک بێ کە لە بەرژەوەندی هەمووان بێ بەرژەوەندی ئەوەی کە من پێڵم بۆ بەرهێنانی ڕاستەقینە و کردداری لە هەرێمی کوردستان و دوجار دیپلۆماسیەتێکی باش و ناوێت کە بڵێن ئەو سیاسەتەی چین گرتوێتە بەر بێتە ئەو ناوچەوە بێتە هەرێمی کوردستان بۆیە پێم وابێ ئەمەی کە ئێستا هەیە نمونەیەکی زۆر باشە کە حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی پرۆسەیەکی شەفاف و زۆر جوان بۆ بەرهێنان لە وڵاتەکەی پیادە بکە یاسای زۆر جوان دابنێژێ کە دۆستی وەبەرهێنان بن دۆستی وەبەرهێنەری بیانی بن وای کردووە کە ئەم گرێبستی لێ بکەوێتەوە. باشە کەواتە سیاسەتی وزەوە بەرهێنان ئەتوانێت یەکێک لە پایە سەرەکیەکانی داڕشتنەوەی پەیوەندێکی بەهێزتر بێت لەگەڵ ئەمریکا لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان ئەتوانێت بێتە ڕۆڵێکی کاریگەر و یەکلاکەرەوەی هەبێت لەسەر درێژەدان و بەردەوامیدانی ئەم پەیوەندیانێکی ئێستا هەیە؟ من پێم وایە ئەمە هەڵسەنگاندنەوەی ناوێ پێداچوونەوەی ناوێ ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو سیاسەتی کە ئێستا هەیە ئەمە شتێکە کە ئەبێ زیاتر بەهێزتر بکرێ واتە سیر کرد کە ئەوەی کە کۆکاکۆلا کردوێتی ئەمە ئەو سیاسەتەیە کە ئەمریکا با بڵێن پیادەی دەکا شتێک کە تۆ لی دڵنیا بووی ئەبێ زیاتر پەرەی پێ بدەیت هەرێمی کوردستانیش ناوچەیە کە دەبێت زیاتر پەرەی پێ بدرێت. باشە کەواتە هەرێمی کوردستان توانیوێتی ئەو باڵانسەڕا بگرێت لە نێوان هاوپەیمانەکانیدا چ لە بواری ئەمنی و سەربازی بێت چ لە بواری وەبەرهێنان و هەروەها سەقامگیری لە ناوچەکەدا بێت ئەم سەقامگیریە تا چەندە بەلای ئەمریکاوە گرنگە کە بتوانێت متمانە بە هەرێمی کوردستان بکات و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکات و لە کەرتی وەبەرهێناندا بە تایبەتی متمانەی بە هەرێمی کوردستان هەبێت. من پێم وانە کە پێویستی بە بڕیاری ئەمریکا بێت کە وەبەرهێنان لەوێ زیاتر بکەن وەبەرهێنەر خۆی دێت ئەم پارەیە دەهێنێ و وەبەرهێنانی تێدا دەکا هەر کاتێک بینی کە وڵاتێک گەندەڵە وڵاتێک مەترسی تێدایە شەڕی تێدایە حکوومەتیش بڵێ وەبەرهێنەر ناچێتە ئەوێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە
کەسی یەکەمی ئەم کۆمپانیانە ئەزانن کوردستان چۆنە، ئەزمونیا لەگەڵ هەرێمی کوردستان هەیە، دەزانن سەقامگیرە، دەزانن گەندەڵی تێدا نیە، دەزانن کە قازانج دەکەن و بەرهێنانەکانیان زیاتر دەبێ، سەرمایان فراوانتر دەبێ، هاتوون پشتگیری حکوومەتیشە بەدەستێناوە و بەرهێنان دەکەن. باشەکەواتە ئەتوانین بڵین ئەم استراتژی و سیاسەتەی ئەمریکا درێژخایەن و بەردەوام دەبێت و لەسەر ئەم بنەمایانە لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانێت درێژێ پێ بدات یا تەنها استراتژێتێکی کاتین بۆی کە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە یا بۆ کۆمەڵێک ڕێککەوتن لە بواری و بەرهێنان کە وەکو ئاماژەتان پێکرد لە ئێستا لە ئیدارەی دۆناڵد ترەمپ زیاتر گرنگی بەم بوارە دەدرێت. وەک زۆر بە جوانی باست کرد، ئیدارەی ترامپ چاوی لە بزنسە، لە بازرگانیە، هەتاوەکو دۆخی بازرگانی باشتر بێ، شەفاف بێ و بەرهێنەری ئەمریکی دێن بە دوایە دەگەڕێن. بۆ ئەوەی کە بزانی داهاتوت چۆنە بێ سەیرێکی ڕابردوود بکە. ئەمریکا لە بواری وزە، لە بواری ژێرخان، لە بواری بازرگانی، لە بواری سەربازی، لە بواری دارایی، لە بوارەکانی دیکە هاوکاری هەرێمی کوردستان بووە و بەرژەوەندێکی زۆر باشی هەبووە لە ناوچەکە، بۆیە ئەکرێ ببینی لە داهاتوودا زیاتر بێ. زۆر سپاس دەکەم بەڕێز پرۆفسۆر دەیڤید دیڕۆژ، توێژەری باڵا لە سنتەری ڕۆژهەڵاتی نزیک و ئاسیای باشوور لە واشنگتنەوە لەگەڵمان بووی. سپاس.